کەسێکە خوای گەورە فێری قورئانی کردووە فێری علومی شەرعی کردووە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە چیت کردە بەم ئەی بەندەکەم وەڵای پەروەردگار من لە پێناوی تووە فردەوسی نزولا ئەو کەسانێک کە ئیماندارن وە کردەوەی چاک ئەکەن ئیماندار بێت لە پاشان کردەوەی چاک کەواتە ئەگەر ئیخلاص هەبێت هەیە کردەوەکە بە ئیخلاسەوە بەڵامەکو بەو شێوازە لێکە خوا پێغەمبەری خوای سوێنی و مەرجێکی کەش ئەوەیە الموافقة خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکەین خوای پەروەردگار لە گوناحی دایک و باوکمان خۆش بین خوای پەروەردگار عیبادەتەکانی دەڕۆژی زیلحیجە سەرەتا ئێمە بەیانی دوای نوێژی بەیانی تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر دەست پێ ئەەکەین تقریبا سێ چارەکە چاوەڕانی خەڵکێک کۆ بێت خەڵکێک کۆ بووە سنەتی نوێژ ئەنجام دەدەین بە جەماعەت دوای ئەوە پیاوان لەگەڵ ژنانان نوێژەکان ئەنجام دەدەین دوای ئەوە گردن ئازایی هەر لە مزۆل پیاوان لەگەڵ یەکایکا دوای ئەوە ڕاستەخۆ لە مزگەوتەوە ئەچینە ماڵەکان بەسەرەکەینەوە کە ماڵەکان تەواو گەریاین دێنەوە بۆ هێنانی حیوانەکان بۆ مزگەوت دەستە جەماعی سەریانە برین و دوای ئەوە پشپشەکەین و دابەشەکەین وەسە ماڵەکانە تقریبا گوندەکە 20 ماڵین تقریبا 72 نەفەرە دانیشتی دیەکە عام نێرومێ کە دوای ئەوە پشکەکەی بەسی ئەم ماڵە پشکەکەی بۆ جیا ئاگرێتەوە دوای ئەوە تقریبا هەنێ ماڵیش لە شارەکانە ئەوانیش ئەو پشکیان گرێتەوە پێشەکی بە ناوی خوا جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی هەموو موسڵمانانی جیهانەکەم بە تایبەتی کوردستان و بە خێراتنی وەشەکەم خوای گەورە لێمان تێک نەدایە من لە ساڵەکانی نەوە بۆکو دیەکەی خۆمان کۆ ئەوینەوە دوای گردن ئازایی و گەڕانمە بەناو ماڵەکانە حیوانەکان بە عام کۆکەین و تێنین لە مزگەوت سەرێ برین بە شوێنێکی پاوختە سەرچی منتۆ ئەی شوین جوان پاکیەکەین و لەبەرەوە بە شێوەیەکی جوان و تەندروست دوای ئەوەش ئەوەی ناوسک و کەوڵ و سەر و پێیشتەی لە دوای کۆ ئەەکەین و ئەخینە سیارەیەک و دووری خێنەوە لە دیەکەی بۆ شوێنێکی باش کرد لە دیەکە دووری و لەبەر بە شوێنێکی پاوختەی شەڵافش بەخوای گەورە داخوا بەخێر بن سەر چاومان ئەمجا مەسەلەی ئەم جەژنە ئێمە حەز دەکەین هەموو بسڵمانان وەکو ئێمە کۆ بێتەوە لە شوێنێکە دابەشیکە ئێمە ئەم گۆشتش کە ئیسە خۆمان دابەشەکەین لێلا کۆبینێتەوە هەر بۆ خۆمان بۆ دیەکە نییە ئەیگەڕێنین لە شوێنێک فەقیرێک بزانین وەساری خۆمان بۆ یەگەڕێن زۆر جار ئەچێ بۆ دەربەنی خان ئەچێ بۆ سەیسایەق ئەچێ بۆ سلێمانی بۆ نەسر بۆ هەر شوێنێک کە خۆمان بزانین هەر کوێیەک بزانین هەر جاران خەڵکی خۆی تێت بەچین ڕۆ کەمێک خەڵک نهاتێ وەکو خەڵک بەس پشت بەخوای گەورە خۆمان بەرنامانەوەی گەڕێنین سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەدانەکەم یاخوا بەخێر بن سەر چاو ئەمڕۆ جەژنی قوربانە خوای گەورەم باریک بکات لە هەموو موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ لەم دێمەش کۆمەڵی خەڵک خەریکی قوربانین لەیرە هەر کەسێ و بەرپرسیارێک دیەکی هەیە لەیرە هەندێکمان خەریکی حیوان سەربڕینە هەندێکمان خەریکی پشکردنیەتی هەنێکی تریشمانێ وەکو ئێمە خەریکی گۆشت برژانەوە گۆشت ئامادەکەین بۆ برژانەکە ئامادەکەین بۆ ئەم خەڵکە بەڕێزەی کە لێرن مامەساگیان بە بۆنەی ئەوە بە کۆمەڵەکەین سوپاس بەخوا هەنێ خەڵکی شاریش حەزیان کردە قوربانەکان تێکەڵی ئێرە بکەن ئیساوان شاتون هەر لێرەی کردن قوربانەکان قوربانەکە وەکوینێکی لاتە وەکو کۆمەڵێکی لاتە هەر کۆمەڵە بێژن هیچ شاری شاتون حەزیان کردە لێرە قوربانەکە بکەن پێشەکی بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەی داخوا بەخێمە سەر چاومان ئازێدان کێشان لە شاساغ بێت دیارە من وەکو گەنجێکی گوندی بەردەکەڕ لێرە هەموو جەژنی قوربانە ئێمە لێرە حیوانەکان هەموو حیوانەکان کۆکەنەوە لە ماڵەکان هیچ کەسێ بەتەنیا حیوانی خۆی لە ماڵە سەر نابڕێ حیوانەکانی بۆیرە پاشان لێرەوانەی کە لێرە شارەزایی سەربڕینی حیوان و کەڵکردن و پاکردنی حیوانەکانیان هەیە خەریکی حیوانەکان بن هەموو بەیەکەوە حیوانەکان سەربڕین و پاشان حیوانەکان بە شێوێکی تەندروستانە جوان پاکەکرێت و حیوانەکانی لە شوێنێکی تایبەت و پاک و پختە پاشان حیوانەکان پشکەکەن گۆشتەکان هەمووی جیاکەینەوە دوایەوە
ئەو پشکانە ئەوەی لێرە بێت وەزعکرێتەوە بەسەر خەڵکی هێر پاشان ئەینێرینەوە بۆ شارەکان ئەوانەی کە پشکەکان دیاری کراون یان ماڵەکان کە عەدەدەکانمان بۆ هاتووە ئێمە ئەو پشکانە بەپێی و عەدەدانە بەپێی و ژمارە و سەرژمێرەیە کە بمانێتەوە ئەینێرینەوە بۆ ئەو ماڵانەی بۆ ئەو شوێنانەی کە پێویستەکە و محتاجی ئەو گۆشتنیە پێویستە گۆشانیان تێ ببرێ و پشکانیان تێ ببرێ. پاشان الحەمدولillah لێرە ڕێژەیەکی بەرچاو حیوانسەر بڕۆ لە چاو شوێنێکی کە تقریبا لێرە لەوە چێ ئەم ساڵ نزیکی 58 پست تا 60 پشکێکراوە لێرە نزیکی 27 سەر حیوانێک و مانگایەک الحەمدولillah لێرە سەر بڕاوە ڕێژەی سەربڕاوەکان زۆر باشن سواز بەخوا گەورە لە چاو ئەو دیکە ئاوا عەدەدی ماڵەکان زۆر نییە حیوانەکان زۆر زیاترن لە عەدەدی ماڵەکان الحەمدولillah دیارە کە ئەتا ئێسش حیوانمان هەیە یان ئاژەڵمان هەیە تا ئێسش دەنەبڕاوە دوای ئەوە ئەمانە کە جیاکەینەوە و پشکەکەین دیسان ئەوانێنینەوە سەرێ بڕینەوە پشکێوان جیاکەینەوە الحەمدولillah ئیسفادەمان بە لای خۆشمان و ئەو شارش گەیانوە کە بەڕاستی خەڵکەکەی احتیاجی ئەوەن کە بۆیان بڕاتەوە سپاس بەخوای گەورە. مەڵا جەژی ئێمە ئاوا چۆن نەیبینێت ئاوایی شکو لەخوا بەزیایەوەکو یەک ماڵوانینە و پشتی بەرە یەک باوکە و لەخوا بەزیاوێ و ئەیتە هەموو ساڵی ئاوا چۆن نەیبینی ئاوا خۆچەکەین و ئەوە ناوێکا و گشتی کۆمەڵایەتی هەیە ناوێکا و لەخوا بەزیاوێ و گشتی وە یەک ماڵوایە حەمد و سەناوە خوای گەورە و ئیتر وەڵای جەژی ئێمە هەروە بووە هەموو ساڵی ئاوای وەڵا لەخوا بەزیاوێ ئیتر لە دوێنێ و پێرەوە ئیتر خەڵک تەلەفۆنەکە داوای قوربانیەکە ئیتر بەشی هەر چواردەوری فەقیر وەژارن و لە سێسای قۆچە خەڵک هاتووە و لەم لاولاوە خەڵک هاتووە و لەخوا بەزیاوێ بەشێکی شێدەی ئیتر ئەوەی کە ژنوێ لە ماڵە نانەخوا ئەوشەی مناڵی و پیا و کوڕی گەن مناڵ و گشتی تێ لە مزگەوت نانەخوا و ئەو جارە ڕۆن